دڵشاد بەریوانی دڵە ژیان دڵی برام حەزم بەکرد بە ساڵ بە 2 ساڵ مەرگم پێشمەریی کەوتایە. کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان کۆنفرانسێکی بەست لە ناوزەنگ بینیم خوێنەواری فێری مامە ڕیشە ئەکرد. بۆ بەیانی ئەوایە ئێمە 7:30 لەبەر محافەزەی سلێمانی چالێکەکەمان ئەنجام بیایە. وتی ئەمانە ئەم بەیانیە تۆیانە کوشت. دڵشاد میوزیسیان بوو، وێنەکێش بوو، فۆتۆگرافەر بوو، چیرۆکنووس بوو، شاعیر بوو، شانۆکار بوو. دڵشاد شۆڕژگێڕ بوو، ئینسان دۆست بوو، هاوڕێی هەبوو، دوژمنی هەبوو، ئۆکۆردیۆنی هەبوو، دەمانچەی هەبوو، سەرڕۆیی هەبوو، شعری هەبوو، ڕقی هەبوو، 42 پاییز تەمەنی هەبوو. دڵشاد لە 28 سی 1940 لە گەڕێکی ئەسحاب سپی لەدایک بوو. پاشان چوونەتە کانسکاتەوە ئەلماڵی باوکمان لە 53 چوونەتە بەدێکی سەرا هەتا وەکو قۆناغی ابتیدایی و دەستیکرد بە ناوەندی متەوەسطە ئەجا چوونە سەر کارێز. کوڕێکی زۆر خەلوق بوو، کوڕێکی زیرەک بوو، کوڕێکی خوێنەوار بوو زۆر بەڕاستی. لە شەستەکانە منەوەی ئێستا بیرم بێتەوە شەو زۆر کەمە نووست بەردەوام خەریکی خوێندنەوە بوو. خۆگەر هەندێک لە پەخشان و شێعرەکانی شەستەکانی بخوێنیتەوە کاریگەری ئەو کلتورە عەرەبیی لەسەر دیارە، بە تایبەتی پەخشانەکانی کە ڕەنگە کاریگەری سەلامە موسای لەسەر بێ. شێعرەکانیش تەمەن ئەوەی ئاگادار بم زۆربەی دیوانی شێعرەکانی هەبوو، جا ئەوانی چ عەرەبیەکان بن وەکو بەدر شاکر سەیاب بوو، نازک مەلایکەوانە یان شاعرە کوردەکان بن. ئەو سەردەمە زۆرتر لە شەستەکانە ئەتوانم لە شەستەکانە دڵشاد زۆرتر خۆی دروست کرد. ینی هەموو کاتێ لە مناڵی وەڕم بێکم لە 56 بتایی و حەزی لە خوێنەوە بوو، حەزی لە شعر بوو، حەزی کرد هەموو شتێ بزانێت. باوکم کاریگەریەکی زۆری هەبوو لەسەرویش و لەسەر ئێمەش، جا لە ڕووی ڕۆشنبیریەوە کە کتێبی بۆ کڕین و ئاگای لێمانە بوو. هەڵبووها شەستەکان بەڕاستی زوڵمێکی زۆرەکرا، ئەو زوڵمە زۆرەش وها دەرەکەوت کە حکوومەتی بەغاکە کە حکوومەتی بەغاش حکوومەتێک بوو بڵین زۆری نی عەرەب بوو بەدەست عەرەبی سوننەوە بوو. ئیتر ئەو هەستەنەتەوەیەتی ئەتوانم بڵێم جۆرێک بوو لە لکاندنی ئەو هاوکاری باوکم لەگەڵ ئەو زوڵمەی کە حکوومەتی بڵین سێنتەری بەغای کرد. تر ئەو ڕۆژێک کە ماتەجۆرە گەورەکە بوو تەوان مناڵتر بووم، بەس کتێبی هەبوو بیرمیە بردێ سەرمان خستێ ناو و ئەو حەلا حەمام داخرە کونی حەمام بۆ خستە ناو کونی حەمامەکەوە. کاتین تەفتیشیان کردین لە کونی حەمامەکە کۆتبە خوارە باسیەکە ڕیان کێشا کتێبەکانیان دۆزیەوە. ینی لەسەرەوە تووشی کێشەیەکی زۆر بوون. دوای دیار بوو گرتیان چ ڕۆژبوون بوو دوای دۆزیمانەوە کە لە حامیە زیندانی بوو ئەوەی کە ئێستا پارکی ئازادیە. بەزێکاتە 15 ساڵ بوو کە گیرە. هەردووکمان لە سانەوی وەتەن وەرگیرا بووین لە بەشی وێژەی کە پۆلی چواریان پێوت. ئەوانەی کە بەر یەک سنف کەوت بووین کۆمەڵێک بووین، یەکێک لەوانە خوا لێ خۆش بوو فازلی مەلا مەحموود بوو، خوا لێ خۆش بوو هەڵگورد عارف بوو، خواتە مەندرێژی کە ئێستا ماوە کاک شێرکۆی فارس. دڵشاد دوا بە دوای ساڵی 1970 کە بزوتنەوەی ڕوانگە جۆش و خرۆشێکی دا بە ئەدەب و ڕۆشنبیری و ئەو گۆمەمەنگیان تێکشکان کە لە ناو ڕۆشنبیریەتە هەبوو بە تایبەتی سەردەمێکی پڕ لە ئازادی بوو، سەردەمێ بوو کە ڕۆژنامەی کوردی بە تایبەتی هاوکاری دەولەتی گرنگی بینی و بەیاننامەی ڕوانگەی تا بڵاو کرایەوانەیە. دڵشادیش ئەو سەردەمە خوێندکارێکی
کولیکی ئاداب بوو لەگەڵ کۆمەڵێن و سەری ترا وەکو ڕەفیق ساویر و ئەنوەر قاجاپ و نەریمانی فوادمەسی و چەندەها خوێندکاری کە بە پێی پلەکانیان کەوا لە پۆلیسی و چوار وانە بوون دەشادی ویستی گڕوتینێ با بەخۆی لەوێ بوێتە دەنگێک و توانیشی کۆمەڵێ شعر بڵاو کاتەوانێ و کۆمەڵێ چیرۆک بنووسێ لە ناو ڕۆژنامە و گۆڤارەکانە و تینوتایەک با بەخۆی و بێتە دەنگێک و ململانەیەشی ئەدەبی لە ناوان خۆی و گروپی ڕوانگە و نووسەرانی ترا بێنەتەکایەوە. ڕێگەی قەراق تازە جادێ بۆ چوو من دەبێ مراقی بووم لەسەر ئەوە ڕێ خۆم لە ڕێگەوان بوو ئەلغامەکەم پیاتەقی کە ئەلغامەکەم پیاتەقی پێنج شەش ڕۆژە لە خۆسەخانەوە کەوتم یاسر بەرزنجی هەدوەلام وتی بەیانە چم بۆ بەغا ئیشندێ بۆ دڵ بەلای دڵشاد وەمان هاتەوە لە حەزڵ دڵشاد ئەو شعرەیە بووە وتبێ وەلا ڕۆشنبیری نوێشە بەڵاو یەکەمەوە ئەم شعرە تایبەتە بە حەمەی نێرگس وەڵای شعرەکە ئەوەی کە بابی یاسینە بۆی نارد بوون ئەو شعرێکەڵێ بۆ بێ لە چاوە کاڵانە چ شگمە هاتووم لەنەو چاوەکانتە تێر تێر بنوم تێر تێر بنوم هاتووم لەنەو چاوەکانتە تێر تێر بنوم تێر تێر بنوم. دەشاد تاوان دوا بە دواوی کە لە کولیا نەما بوو وەکو چۆن ئەڵێ یعنی سێرە دێهات ئەو پیاوە منەتی بە ژیانی خۆی نەبوو منەتی بە کۆمەڵێشتر نەبوو بڵێن ئەمە ئەمیشانە چۆنە بێ بیکا چۆنە بێ لێوێ بێ هەموو ڕۆژێ لە دوکانەکەی منابوو کاسبی ئەکرد لەو کاتە کەسێک بەرەو خوار بووەوە دەستی قەڵم و قاقەزی برد و دەسە کورسەکە دانیش دەستی کرد بە دانانی ئەو شیعرە طبعا دوو شێوازی نووسینی زۆر سەیری بەکارهێنا شێوازێکیان زەق و ڕاشکا و بە ئاشکرا دروشم شعار ئەوانەی بەکارهێنا و لەگەڵ مەسەلا بۆ نمونە لەگەڵ کلۆڤیس هۆکی شاعری گەورەی کۆمونەی پاریسا گۆرانی بە شعر بۆ کۆمونە ئەڵێت و چۆن لە تەختەی سێدارەکان ڕەحلە و کورسی بۆ قوتابخانەکان و سەبورە دروست بکەین و ینی لەم ناحیانەوە زۆر بەزەقی شتی ئەنووسی بەبێ دانانی هیچ اعتیبارێک. شێوازی دووەمی بەکارهێنانی زمانی هێمە زمانی ڕەمز زمانی لوقمانی پێڵن ئەو زمانەی کە لەگەڵ میلەتە قسەی پێەکەی میلەت لێ تێگە بەڵام داگیرکەران ویان دەسەڵات ویان سانسۆر لێ تێناگا بەسەر سانسۆرە ئەپەڕیتەوە تەنانەت لە کاتێکە سانسۆرەکرێ نازان تۆ مەبەستت چییە. دڵشاد مەریوانی بە نمونە باسی ئەوەکە کە چۆن ئێمە کتێب لای ئێمە پەپولەی تیاوشکەکەن لە ماسی و تەورە زیاتر ئاشکرا بێ کە چۆن ماسی بە زیندویی تەبەت کە ماسی دەرێن تا ماوەیەک زیندووە ماسێکە ینی نەمردووە هێشتا زیندووە دەمەکاتەوە و گوێ جوڵێتەوە کاتێک گەزانی بە تەور تێی بەرەبن لە لەتیەکە.
واقەوە باو وەستاگیان بڕۆ مردوو مرێ بڕۆ هەفتا و دوو بیرمان لەوە کردەوە کەوا تیپێ دروستکەین بۆ خۆمان ئەو کاتە ئێمە لە کۆمەڵی هونەری وێژەی کوردی بووین و هەنێ برادری ترمان لە تیپی نواندنی سلێمانی و هەنێکی تر لە تیپەکانان نەبوون بڕیارمانداکەوە تیپی پێشڕە و دابمەزرێنین لە ئەوڵەوە تەنێکی بردەوە وتم کاکە هەستە مادام بردو تۆ بڕۆ وتینە ئاریاریەکەمە دەستی کرد بە یاریکردن هەتاوەکو هیچی پێ نەما کە هیچی پێ نەما مژدەتر قسەی وەساوارەکەمایە ئیتر کەوتە سەر ساجی کاکە دڵشاد پێش ئەوەی تەمسیل بکە ئامۆژگاری بە من کە چۆن تەمسیل بکەم هەر ئەوە بوو بەهۆی ئەوەی کەوا بە کاک دڵشاد بڵێم بۆ نایی ئیشمان لەگەڵا بکەی وتی ئاخر حەمە ڕەشی تۆ پێشکەوتنە بەدەستهێناوە لە بوارەکە بەڵام من بێم ئەبێ لە سفرەوە دەست پێ بکەمەوە من بەوە ڕازی نابم هەر ئەوە بوو بەهۆی ئەوەی کەوا بە کاک دڵشاد بڵێم باتی پێک بۆ خۆماندانین ئەوە بوو من و کاک دڵشاد چین بۆ لای ئەحمەد سالار تیپی پێشەوی شانۆی کوردیماندانا ڕەوف حەسەن و تەها بارایی و ئازادی حەمە بچکۆل و مستەفا ئەحمە بووین بە دەستەی دامەزرێنەری تیپی پێشڕەوی شانۆی کوردی ماڵەتمان وەرگرت و بووین بە تیپێکی ڕسمی لە قەسرەکەی تۆفیق قەزا شوقەیەکمان گرت نازانم بە 4-5 دینارێ بوو یەکەم بەرهەممان لانەوازان بوو کەی وەتومە تۆ دزیوتە نەوەڵڵا تۆ نەدزیوە وەرە ئێستا نەوەڵڵا ئەوە جەلالە فەگێ ئەوە هات ئێستا ڕاست و ڕەواندە دەکەوێت لە خۆتەوە خەڵک مەکە بە دزوەستە نەموتوە تۆ دزیوتە نەموتوە تۆ دزیوتە ئەی باڵام قسەم پێ مەکە و با قسە نەکەم با قسە نەکەم عەلەیکە سەلام بەخێر بێ یاخوا با قسە نەکەم با قسە نەکەم جەلالە فەنی بەڵێ خۆش دڵ کورد جەلالە فەنی زەخری هەلای جەلالە فەنی دەردی گران باوکم جەلالە فەنی دەردی دڵ مردوو مرێ تەک با بڕە شایک ببێنە بڕە چاو بڕە ئەو شیرۆکەمان لە کابرایە گۆرگر لە بەغا ناوی سامر مەتەر بوو ئەو پیاوە خۆی شوێعی بوو وەکو ئەفکاروانەی لە مۆسکۆ خوێندبووی وەلا لەوێ بوو کە هاتبووە بۆ عێراق متەئەسیر بوو بە گۆگۆڵ و بە شیخۆف و بە ئەو نووسەرە ڕووسەکان بە ئێمەی وجوتی ئەو شیرۆکەتان ئەدەمێ ئەو ناوی فندق الغوڕەبا بوو فندق الغوڕەبا وتی ئەتان دەمێ بیکەن بە کوردی و پێشکەشی بکەن شتێکی زۆر جوانە باشە خۆت بەدین کەواتە ژنە نەهێناوە تۆ چۆن کەواتە ژنە نەهێناوە دەبرینم مەکولێنەرەوە ژنم نەهێناوە بەس حەزم لە یەشێ ئەکرد یەکچی ئەو گڵۆپی جادەکانی لەندەنە ئەو دەنکە هەنارە بەو دەستانەی خۆم بەخێوم کرد ساڵ بە ساڵ مانگ بە مانگ عمری مەبژار کەچی کە وەختێک گەورە بوو لەولاوە خاوەزا و لەولاوە ئامۆزا و لەولاوە پرزای بۆ پێام ترسان و نانابێ ئەو دەوری قوتبەدینەی کە لە لانەوازانە بینی 4 جار کارکتەرەکەی گۆڕی تەماکانی زۆر فراوان بوو لە کارکتەری قوتبەدینە جێگەی نەئەبەوە 4 جار ئەو کارکتەری گۆڕی هەتاوەکو ئەو شێوەی بۆ ئەو کارکتەرە دۆزیەوە بەو شێوەیە نمایشی کرد لە داخەری بۆ خۆم توژەم دایی وتم سەبری جان خەبەتی پێخوام بۆ مەگری وتم ناچم
نتيجة تدوعكم باشترا سبريجان سبع الخان سبريكي خوان بوا من دەشا دوا بە دوای ئەوەی ساڵی 1970 و حەزی بەوە کە زیاتر بەرهەمە نووسوەکانی ئەو بەرهەمانەی کە لە زوو دای نابوون بە چاپیان بگەێنێ ئەو کاتە لە دوکانەکەی منابوو پێی خۆش بووم بچینە چاپخانەی ڕاپەڕین چەند کتێب و بەرهەمێشی بۆ چاپکەین لە ئەنجامە کاخەستۆ پێی وتم کاکە ئەمە لەسەر ئەرچی شێ وتم لەسەر ئەرچی منە چی ویست بۆی چاپکە ئەوە بوو یەکەم هەنگاوی یەکەم و یەکەم هەنگاوی دوو لەگەڵ دڵدارانی شۆڕشە بە چاپمانگەیان و خۆشی ئەرکی بڵاوکردنەوە ئەوانەی گرتە ئەستۆ بۆ ناو کتێبخانەکان من بە فەخرەوە وەلو خۆشی وتی بە یارمەتیدانی فواد حەمەمین سەرراج چاپ کراون. ئەبوایە بچوین بۆ بەغا بۆ ئەوەی کەوا مۆڵەتی شانۆگەریەک بێنینەوە وتی حەمە ڕەشی بە هەردووکمان بەجلی کوردیەوە بڕۆین جامانە و فەقیانە و کڵاشش بەڕاک و چۆغەوە وتمان باش ڕۆشتین بۆ سینەما و مەسرح کە تەنیشت قەسری جمهوریە ئیشەکەمان تەواو کرد و هاتینە دەرەوە قافڵەیەک سیارەی ڕەشی مەرسیدس بە بەردەممانە تێپەڕی یەکێک لە قافڵەکە دەستی دەرێنا و سەلامی کرد منیش جوابم مایەوە کاک دڵشاد جوابی نایە دوایی کە ڕۆشتن وتیەوە ئەحمە نەبوو مەبەستی ئەحمە حەسەن بەکر بوو وتم با تۆزێک ڕۆشتین بەو جامانە و فەقیانە و جلی کوردیەوە ئۆتۆمبیلێکی ڕانجرۆڤەری قەسری جمهوری لە بەردەممان ناوەسا وتی فەرمونون گەورەکانم منیش دەرگاکەم کردەوەتم دڵشاد سوار بە وتی بۆ چۆ وتم تۆ سوار باقت چییە سوار بووین وتی بۆ چۆ وتم بۆ جادەی جمهوری لای شۆڕیجە بەسەر چاو گەورم بە عەرەبی وتی لە دوایە کە دابەزین وتی هیچ ئەمرێکی ترتان نییە وتم نەخێر بەس سەلام لە جەماعەت بکە وتی بەسەر چاو ڕۆشتن دڵشاد وتیەوە چی بوو وتمەوە کە کاک ئەحمە لێرەوە ڕۆشتووە بۆ کۆشی جمهوری وەی زانیوە ئێمە لەوێ بووین دەیزانیوە لە سینەما و مەسرح بووین لە دوایە بە ئیستیعلاماتەکەی وتووە ئەو دوو ڕێز جاشە بۆچی بە پێڕۆنەوە با سیارێکیان بەدوا بۆ بنێرن با بیانگەێنێ ئەو ئاوە هاتینەوە وتیوەڵە ڕاستە کورەوەی سەبریارێ من شووە ناکەم کراسی چیت لە بەرێ ناکەم بەسەری تاخە بێراکەم من شوو بە خۆت بەدن ناکەم کۆرە مردوو مرێوت و خۆوا لێکن خوا غزەبی لێگرتوی چی داوە شێیا بە جووتێ سمێڵەوە عیب ناکەی خۆم بۆ ئافرەت لۆتێنم تخوا تۆ ڕۆڵە یاغنیشی گدیش یەکێ دوو ڕۆژ سەگێ بەخێوەکە لە کیسی بچێ خەبەتی بۆ ئەخوا ئەی من سەبری جانەکەی خۆم بەو بەستانە بە ئابە دەستانە بەخێوم کرد من تەلەبەیەکی کولیە بووم دڵشاد لە سلێمانی و نەقڵی بەغا کرا بەس لە دوی کولیە بووم کە ناسیم بوو بە مامۆستامان ئیتر یەکەم جار ئەو کە چیرۆکێکی وتی کامتان لە تەلەبەکان حەزی لە نووسینە ئیتر من چیرۆکێکم بۆ هێنا چیرۆکەکەی زۆر بەدڵ بوو لە ڕۆشنبیری نوێ بڵاو کرایەوە یعنی ئیتر بەهۆی ئەوە ئەگەر بن ئەو منە ناسیایە ڕاستە من لە یەکی متەوەستەوە هەر شتمە نووسی بەس قەت نەئاوە بە عەقڵما ڕۆژە لە ڕۆژان بڵاوی کەمەوە بم بە نووسەر بەس ئەو تەشجیعی کردم هەر لە کولیە بووم کە
جۆرێ لە ئەعجاب لە بینی هەردووکمانە دروست بوو بەڵام یعنی بەڕاستی ڕەفیق بووین هەتا لە سەی کولیە بووم ئیتر پێیوتم من ئەمەوێت یعنی بێمەخواز بێن و ئەمانەوە لەبەر ئێمە دوو کەسی ناسراوی ناکرێ هەروە بەیەکۆ بێن و بچین لەوانێ یعنی مشکلەیەکە بۆ دروست بێت ئەیتر لە سەی کولیە بووم عنی نیشان و ئەم شتانە کرا بوو بە ڕەسمی بەس دوای ئەوەی تەواوم کرد اینجا ئێمە چوینە ماڵی خۆمان ئەو قسانی دڵشاد ئەینووسی و فعلەن لە سلووکی ڕۆژانەیە لەگەڵ منا و لەگەڵ هەموو دەوروبەرەکەیە هەروە بوو وەکو زۆر کەس نەبوو شتێک بنووسێت و خۆی بە جۆرێکی کە تەسەڕوفکە من دائیمە یەک شتم بەلاوە مهم بوو ئەمود من شوئەکەم بە یەکیە پیاوێک بێ پێم نەڵێ من پیاوم و تۆژنی یعنی وەکو ئینسانێ سەیرم کە و فعلەن دڵشاد ئەو پیاوە بوو بەلای دڵشادەوە کت شوشەیە عەترە بەلای کۆمەڵی جاهیلەوە کۆمەڵی دواکەوتەوە هەر شوشەیە عەترە بەڵام بێ سەرمۆر بێ ئەگەر سەرمۆر نەبێ ئەیشتێنن ئەگەر خۆشترین بۆنیشی تیابێ ئەبێ و شوشەیە بشتێنرێ و بڕژێنرێ و خوێنی بڕژێنرێ بەبێەوەی گوێبەنە ئینسانیەت و هەموو شتێکی ئەمە مادەم چی سەرمۆر نییە لۆک نییە وەکوڵێن دوای ئەوەیەتە سەرەوەی ئەڵێ ئەستوری عەقڵی ئەو خەڵکە بەقەدەر ئەستوریە و پەردەیە لە ساڵی هەشتا بوو ینی دڵشاد زۆر غائیبە بوو لە ماڵەوە جاری وا هەبوو شەو نەهاتۆ یان شەو درەنگاتەوە یان کە مەعاشی وەرەگر سیرمە کرد زوو پێینە ئەمە داوای پاری لە منە کرد ئەموت ئەو دائیمە عادەتێکی بوو کە ئەڕۆیش دەرێ لە ماڵ هاتەوە لە بەیانیەوە چی کردۆمی بۆ باسە کردم کە ئەمول لەکوێ بووی چی بۆ قسەی نەکرد ڕۆژێ گرتم وتم وەرە تۆ کە پیاوا مەشغوڵ بوو یان خەریکی سیاسەتە یان خەریکی فعلێکی ترە ئیتر اعترافی بۆ کردم وتی وەڵاهی من یعنی پەیوەندیم کردەوە بە کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستانەوە و ئیستش ئەو دەستی تەداوی و دکتۆری و ئەمانەی هەبوو لە باوکیەوە فێر بوو باوکی نایب زابتی تۆپی بووە وەختی خۆی لە جێشا وتی ئەو برادێک ینی پێشمەرگەیەک برینارە و لە شارە و لە ماڵێکە و ئەبێ من ئەچم تەداوی ئەەکەم جارێک دڵشاد هات وتی ڕێخستن داواین لێ کردوم کە هەندێ شت هەیە بیبین بۆ هەولێر لەوێ تەسلیمی ئازاد جوندیانی بکەین جا دەمانچێکی کاتمیان هەبوو لولەیەکی ئاونەی پێوە بوو زۆر ئاسنێکی گەورە بوو هەندێ ڕوومانە و لەگەڵ بەیانات و شتیوە لە هاوینی ساڵی 1992 کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان کۆنفرانسێکی بەست لە ناوزەنگ دیار بوو شەی دڵشادیشی بوو لە ئەندامانی کۆنفرانس کە لە ناو شارەوە هەڵبژێرا بوو بچێ بۆ سەرکردایەتی هاتوو بۆ سەرکردایەتی منیش لەوێ بووم لە ناوزەنگ لە ناوزەنگ دوای کۆبوونەوەکە دیارەوانی کە لە شارەکانەوە هاتبوون دەمامێکیی ڕۆژیان بەست بوو بۆی نەناسێن و جێجاری ترەگەڕێنەوە بۆ ناو شار لە دوای کۆبوونەوەی یەکەم بینیم پیاوێکی دەمامگار لەگەڵ مامەڕیشا شەید مامەڕیشا دانیشت بوو دوور لە هۆڵی کۆبوونەوەکە کە نزیک بوو مەوانێ بە پەنجەی دەستی شەید دڵشادا پەنجەیەکی درێژ بوو خوار بوو زانیم ئەمە شەید دڵشاد مەریوانی چوومە لایەوە ئێمە پێمانەوە حاکم بەخێبی چۆنی باشی ئەوە سەرێکی بەرز کردەوە مانەوەی چاکچۆنیی لەگەڵ کردمە تۆ زیینی کرد وتی و تو چۆن ناوسیتمەوە من دەمامەکەم پێتم بە پەنجەتا ناسیمەوە بینیم خوێنەواری فێری مامەڕیشا کرد ئەلفوبێی کوردی فێری مامەڕیشا کرد بۆی مامەڕیشە خۆی بتوانێت ئەو نامانی کە نووسێ بە دەستی خۆی بینوسێ بۆ سەرکردایەتی بۆ مەفرەزەکانی بۆمان لە ساڵی 82 بوو کە من دڵشاد مەریوانی ناسی لە ماڵی ئامۆزایەکی باوکم ماڵی کاک حامد سەعید کاک دڵشاد هات بۆ ماڵی ئەوان طبعا لەگەڵ ئامۆزاکانی باوکم کە حەمزەی ئەوانە
کەسایەتێکی بە خۆتیان هەبوو تێکەڵایەکی زۆریان هەبوو بە دکتۆر بانگیانە کرد دانیشتین لە ژوورەکە هەندێک پرسیاری لێکردم وتی لەکوێ دەوامەکەی وتم لە شارەوانی دەوامەکەم وتی دەوری شارەوانی چۆنە لە ئیش و کارەکانە ئیتر ئەو پرسیارانی کە وتم باشە خراپ نییە وتی من ئەگەر هەندێک شتێک پێ ڕاستپێرم بۆم جێبەجێ ئەەکەیت وتم وەکو چی شتەکە من جێبەجێکەم وتی سیقەم پێێتی و زۆر لێ ڕائبین کەسێکی زۆر ئازایت و چاوە دەست و جێبەجێیت وتم ئەوەی بە من بکرێ بەسەر چاو وەرەقەیەکی یامەتی ئەو وەرەقەیە خۆ جوان بیخوێنەرەوە و دراسی خۆتی لەسەر بکە بۆ چوونەکانی خۆت ڕای خۆت بکە و ئەو کاتە قسەی لێ ئەەکەین وتم باشە پاش هەفتەیەک چاوم پێی کەوتەوە وتی ڕەچی بوو لەسەر ئەو شتانی کە من بەتۆن سپارد بوو وتم باشە بەسەر چاو ئامادە لە شارەوانی سەرگوڵم ناسی بەهۆی سەرگوڵەوە من چوومە ناو کۆمەڵی ڕەنجدەرانەوە ئەو کاتە پیان و کۆمەڵی ڕەنجدەران لەوەکەیەکمان ناسی چوومە ناو ئیشەکە و تێکەڵاو بووین کەوتینەوەی ئیشی ناو شارکردن اختیارات پاش ماوەیەک چالاکی هاتە پێشەوە کاک دڵشاد خۆی پەیوەندی بە بەڕێز کارنووشیروانەوە ناوەندی کۆمەڵە وتی هەموو ئەمریکان لەسەرەوە هاتۆ و ئەمان ئەوی جێبەجێ کرد باشە بەسەر چاوەستان دەستمان کرد بە چالاکی ناو شار وەک سووتانی ساری باز بەرگریکردن لە زۆر شتەکان دەستمان کردەوەوانە پاش ماوەیەکە پێی وتی ئەبێ چن بۆ دەرەوە بۆ لای کاک مەلا بەختیار وتمان چی ئیشەکان وتی ئەبێ بچن لەوێ لەسەر چەک پرۆڤە بکەن وتمان باشە جارێک هاتووتی چەند کەسێک مەأمور بوون لە ناو شار پێویستیان بە ئیجازە هەبوو ئەبێتەوە هەوڵ بدەی ئیجازەی نەخۆشییان بە وەرگرین بۆ 15 ڕۆژ بۆ ئەوەی بتوان بچنە دەرەوە وازانێ دوو ئافرەتیان لە ناوە بوو فعلا متوانین ئیجازەی نەخۆشییان بۆ وەرگرین بەهۆی پەیوەندیم لەگەڵ دکتۆرەکانی و سەردەما چون بۆ حاجی مامن بۆ لای کاک مەلا بەختیار کاک مەلا بەختیار بەڕاستیانی زۆر بە پێشوازێکی جوان بە شێوەیەکی جوان پێشوازی لێکردین و هەفتەیەک لێماینەوە لەسەر هەموو جۆرە چەکەکان پرۆڤەی پێکردن و تالیماتیایە ئیتر سیلاحیان فێرکردین چۆن تەقێتەوە چۆن پاکیکەینەوە و حتا نانجۆ کوشتیشمان تاقانەوە لێ کە گەڕێنەوە ئیتر دەستمان کرد بە چارەکیەکانی کە دەیان نابوو یەکەمیان اختیاراتی محافظ بوو کە شێخ جەعفەر بەزرجی بوو ئەو کاتە محافظی سلەیمانی بوو واماندانە اختیاراتی ئەوکەین ئەگەر ئەو نەجاحەتمان هێنا اینجا دوای ئەو بڕینی باق بۆ شۆڕش شێرکۆبێکەس لە کتێبی نووسین بە ئاوی خۆڵەمێشدا دەڵێ گوایە ئەم خۆی تۆڕی ڕێخستنی خۆی هەبوو ئەیان ویست پارێزگاری سلێمانی شێخ جەعفەر لەناو بەرن گێڕایەنەوە چۆتە دەرەوە و کارنووشیروانی بینیوە و مەسەلەکەی لەگەڵدا باس کردووە کارنووشیروان پێی وتووە کاک دڵشاد تۆ شاعیر و ئەدیبی کوا ئەمە کاری تۆیە ئەویش لە وەڵامدا وتێتی ئێستا ئێوە ناتانەوێت ئێمە شێخ جەعفەر لەناو بەرین ئەویش وتبووی با فەرمون چیتان ئەوێ بابتان دەمێ ئەو شەوەی کە بۆ بەیانی چارەکەکەمان ئەنجامەدا لە ماڵی خۆمان کۆبوونەوە بوو دانیشتین من بووم چنار بووم یوسف بوو و هاوڕێی مەلا کەمالی محامی بوو هاوڕێی ئەوڕەحمانی فدر بوو بۆ بەیانی ئەوایە ئێمە حەوت و نیم لەبەر محافظی سلێمانی چارەکەکەمان ئەنجام بیایە شێخ سەعات تقریبا 1:30 شەو بوو دیر ئەم تەلەفۆنی بۆ کردم وتی بەیانی مەیە میوانە دێت مەیە لە خوارەوە ساعت تقریبا بۆ 9:30 و تەلەفۆنی بۆ کردم وتی میوانەکان لێرەن ئەگەر بیت بۆ دایرە چاوەڕێتەکرد کە ڕۆشتم سەرنجم ناوێن کوا میوان لەکوێیە وتی ئێستا ئەم بینیت بردنی بۆ ساڵەکە سێرم کرد 4 کوڕ و 3 کچ چاوێن بەسراوەتەوە و چەکێکی زۆریش لە بەردەمیان ئەدانراوە وتم ئەوە چییە؟ وتی ئەمانە ئەم بەیانیە تۆیانە کوشت بەڵام مەسئولەکەیان کە سەر بە خۆمان بوو کە سەر بۆوان بووە خەبەری داینێ ئێمە توانیمان لە کاتی تەنفیزا بیانگرین هەلەسات لە ساحەی محافەزە
تەنیشتی محافەزە گەراجێکە 3 بەرمیل نەوتیا لەم گەورەکان داناوە سەرکەونە سەر بەرمیلەکە کە سەرکەوتە سەر بەرمیلەکە مشتیفە بن بەسەر ساحەی محافەزە لە کاتی هاتنە ژوورەوە و سەران بۆکردنی محافظ تەقە بکەن لە محافظ و بیکوژن کچەکان چێکیان بە هەڵگرتوون بە عەباوە کوڕەکانیش ئامادە بوون لەو لەحزەیە کە تەنفیزی بکەن و بڵاوی لێ بکەن چایخانەیەکەیە بە تەنیشتی محافەزەوە لەو چایخانە هەمویانیان کەبز کرد کاتێک چاوم کردەوە لە ئەمنی سلێمانی بوو من تیاری چوو بووم بۆ مەکتەب بە تەنور و بلوزێکەوە سیڤاشمان بردبوو بۆ ڕەوزە هەر سیڤام هەبوو لە مەکتەب بووم مدیرەکەمان نەزیرە بۆ خوشکی شەهید ئارام هات پێی وتم وتی وەرە دەرێ لە پۆل چوومە دەرێ وتی ماڵەکەتان کە بزکراوە و چون دڵشادیش بگرن لەبەرەوە ڕاکە چکە لەوانە ئیسە بێن بۆ تۆش یانی هەرچە لە من پەیوەندیم نەبوو بۆ ئەمەلیاتەوە بەستەوانە و ڕژێمە ئەوەی لە ئەزانی ئیتر من لەوێەوە ڕام کرد چون تەکسیەکەم گرت جارێ بیرم لەوە کرۆ سیڤا لە ڕەوزەیە بە ئامۆزایەکی خۆمت بردێەوە ماڵی خۆیان بەس من لەو دەقایا بیرم کرەوە بێ بچمە شوێنێک نە دڵشاد بیزانێ و نە هاوڕێی برام یادی بەخێر ئیتر چوومە ماڵی خزمێکم وتن تۆ ئەزانی شتەکان هەموو بە پێچەوانە بازەکەی بۆ من وتی بۆ وتن تۆ بە حساب کوردیت بەس کوردیی خۆفرۆشیت چونکە کوردیی خۆفرۆش نەبوویتای بەم شێوە تەرجمەکە بە عکسەوە ناگەێتەوە بۆ من خۆم هەربێکە ئەزانم بەڵام چاوەڕێ دەمی تۆ بمزان چیاڵێت لەو کاتەیە کە مدیری ئەمن بانگی منی کردو چوون بینیانم ئەو کچانە ئەو کوڕانە دەسەڵاتم ببایە لە عینی دێقا بەرەڵایەنمە کرد دەسەڵاتم ببایە سڵتەم ببایە بەسەر ئەودا لە عینی کاتە ئەمت بە مدیر ئەمن چایان بکەرەوە بەرەڵایەن کە با بڕۆ شێخ جعفەر هەستات وتی قسەی ناشرینی زۆر کرد قسەی ناشرینی زۆر کرد لەگەڵ ڕێزما بۆیەوە تفێکم کردە ناوچاوی وتی ئێوە خۆفرۆشن و ئێوەوان و ئێوەوان و ئێوەوان وتی ئێمە خۆفرۆش نین تۆ خۆفرۆشیت ئەگەر ئێمە خۆفرۆش بوونایە وەکو تۆ بووینیستە قسەی پێوتمەوە ڕەدی قسەکە مایە بە کەلیمێکی ناشرین کرد کە دەمانچێکی کێشا بەسەر بە ئاگام لە خۆم نەمایتر ئیتر چل ڕۆژێک لێمانەوە دوای چل ڕۆژەکە بەرەو هەیئەی کەرکووک براین بۆ ئینفرادی نۆ ڕۆژیش لێمانەوە 4/12/1983 بەرەو ئەمنی عامی بەغا بەڕیان کردین لەوێ ماینەوە 2 شەو لە ئەمنی عامی بەغا لەوێ ماینەوە هەتا ڕێکەوتی 6/12 هەمان ساڵ 1983 براین بۆ محکەمەی سەورە ئەم 5 کەسەکە هەر 5 مان بووین چەند ماڵێک چووم هەتا دوایی ئێمە بە سیارەیەکی یعنی خۆم گۆڕی وەکو ژنێکی لادێی و بە لۆریەک کە مەحمووی حەمەبۆر خواعافریکا ئەو هات بردمی ئیتر لە کانی بەردینە بوو کانی گۆران ئۆختە ئەو شوێنانە دەرەوەی شار بوو لەوێ بۆ یەکەم جار یعنی پاش 5-6 ڕۆژ دڵشادم بینی یەکتریمان گرتەوە دوای ئەوە گەشتینە شوێنێک مستەفا چاوڕەش چاوەڕوانێکردین بە خۆی و سیارەیەکی نازەم لاند کرۆس بوو چی بوو ئیتر ئەو بردینی تاقز لەر بۆ سیارەیە ئیتر لەوێشەوە بە پێ و بە تراکتۆر و بە بەلەم و بە 10 ڕۆژ تەقریبەن گەشتینە سەرکردایەتی کە لە بۆتێ بووم لە دۆڵی بۆتێ ئیتر من ئیلحاحم لە مدیرە من زۆر کرد کە بزانم مەسئولی ئەو شەبەکەی کێ بوو وتی ئەوە لەبەر ئەوە جانبی ئەمنیتیایە و عایدی خۆمانە و دەوری باڵایە ئێمە بە هیچ شێوەیەک پێت ناڵێ پێش ئەوەی کە بینە مەحکەمە هەر 5 مامرایان بە یەکەوە چامان کرایە و دایرێکی ئەمری بچوو بوو هاوڕێیان بردە ژوورەوە هەر لە بەچای خۆمانە پەیوەندیان کرد بە جیهاز بە هەولێرەوە وتی بە کەسوکاری هاوڕێی ئەو ڕحمان لێفەدرو بڵێن کەوا لە هەولێر سعات ئەو نەس بێنێ حازبێ کوڕەکان تەسلیمەکەینەوە کوڕەکە بەرەوی بۆیان زانیمانجا هاوڕێیە جۆم لە کەلمی ئیفراجەکەی هاوڕێ عەبدوڕەحمان بوو ئەو کاتە بیرم کردەوانتم با بۆیە کاتێکە لە شارەوانی لە ژوورێ کابەیەکەوە بین هەوڵی ئەیە دائیمەن قسەم لەگەڵا کابم دوێنێ کە تۆزێ ئێواشی قسەم بکرا ئەو دەدەنگ بەرز کەرەوە بێ خەزاوی جۆم لە دەنگ نێ بۆ لە دەنگ کزا تۆزێ دەنگ بەرز کەرەوە
ئەمە تێگەیشتم یعنی کە ئەمە بەتەمای شتێک و شتێک لەسەر سەریاتی کە دوایی زانین تەجیلێکی بچکۆلە لە باخڵیا بوو ئەیس دەرمان تەجیل کا بیگەێنی بۆ جهدەی کە خۆی لەگەڵ یارایشیە کرد. ئیتر هاوڕێمان هەتا ئیسە نەبینی و تو نازانین لەکوێیە. تەلەفۆنیان بۆ کردم لای سکرتێری ڕئیسەوە وتی ڕئیس سەلامت لێکە ئەڵێ ئەمانە تەنفیزی حکمی ئەدامیان بکەین یان بەرەڵایان بکەین ئەفیان کنوێ لەبەرەوە جەلات تاڵەبانی داوایانەکە. دیبەتە بە چازاب گۆڕینەوە چوار کە بە چازاب. زۆر بەخۆشیەوە پێم ڕاگەیان من داوام ئەوەیە کە ئەوانە عەفوکرێن و بنێرنەوە بۆ سلێمانی و زۆر جێگەی ڕێزی منیش ئەبن و بە هیچ شێوەیەکیش کەس ناتوانێت دەستیان بۆ درێژ بکە. من هەمووی چەمایەک لە دەرەوە بووم ئەکسەر مفاوەزاتەکەی بەسەرا هات. مفاوەزاتەکەی بەسەرا هات و هاتمەوە ئەویش هەتاکو ئەو کۆنفرانسە کرا ئەو کۆنفرانسی لە دوای مفاوەزاتی 84 کرا ئیتر دوای ئەو کۆنفرانسە لەبەر هەندێک وازی هێنا و هاتەوە ناو شار. ماوەی ساڵێکی دانووسانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕژێمی و کاتی باس دڵشاد ئەبیندا لە کۆڕ و کۆبوونەوە سیاسیەکانە و زۆر ئەکتیو بووە کاری بۆ یەکێتیە کرد بەڵام کە ئەو دانووسانە تێکشەوە هەندێک لە کادر و هەواداران و دۆستی یەکێتی نیشتیمانی جۆرە پاشەکشەیەکیان کرد و سال بوونەوە لەوانە و دانیشتن لەوانە شەید دڵشاد نەریوانی بوو. دڵشاد کە هاتەوە عەفویان کردەوە بۆ عەفوات زوو دەرەچوویان عەفوات دەرەچوو ئەویش بەر عەفویە کەوت بە عەفوی مەجلیسی قیادی سەرە یعنی ئەو وەختە ئیتر هیچی لەسەرنەوە بەڵام پارێزگا چونکە ئەو محاولەی کوشتنەی کە بۆی کرا بە تعادای شخصی ئەزانی ئیسراریە کرد کە ئەبێ ئەم کابرایە شتێکی لێ بکرێت لەبەرەوەی تعادای شخصی کردووە. باوەڕت بێ من دڵشاد نەریوانیم نەناسیەوە بۆ نەیشم زانیوە هیچ جۆرە پەیوەندیەکی هەیە بۆ مامەرەی کە لە من کرا بۆ کوشتنەوە ئیلا پاش 2003 من بردم وەلای پارێزگای ئەو وەختە شیخ جعفەر و لە پارێزگای ئێوارەیەک و بینی و تەوقەی لەگەڵا کرد و تیمانم تۆ سەید ڕئیس بە مصطلحی زمانی خۆیان عەفوی کردویت و مەجلیسی قیادی سەورا عەفوی کردوی هیچم لە دڵا نەماوە مالم لەگەڵ فڵان کەسیش هاتووی ئەوە برادەری منەوە عەزیزی منەوە ئالم قسانە تێدامان دانیشتین و قاوە و چامان قال و هاتینە دەرەوە کە هاتینە دەرەوە ئەوە ممکنە شیرین خان بزانێ لەبەر چاوی شیرینەوە پێم وتم چوینە ماڵیان وتم تۆ لە سلێمانی مەمێنە خۆت نەقڵی هەولێر یا بچۆرە بانگە وەکو وەزیفەی عادەبوویتەوە لە سلێمانی مەمێنە چونکە من باوەڕم بەو قسانی ئەم پیاوە نەبوو کاک کرد. لە دوای ساڵی 86ەوە هەردووکمان جارێکتر لە سلێمانی یەکمان گرتەوە منیش و ئەویش کە لە سلێمانی یەکمان گرتەوە وابوو زوربەی زۆری کاتەکان بە یەکەوە بووین جاری وابوو بەیانیانیش من ئەچوون بۆ ماڵەوە بۆ لای بەیانیان تەبعێکی سیر فێر بوو کوپێ چایدا ئەنا لەگەڵ ماستانان و چای ئەخوارد لە دوای چای دووهەم یەک پێکی تێ ئەکرد بە چای دووەمووی خوارد و دەستیەکرد بە نووسی یا تەرجمەی ئەکرد یا قەسیدەی ئەنووسی یا ڕەخنەی ئەگرت. ماوەیەک دەستی کردبوو بە وتنەوەی دەرسی کوردی بەلاتینی ئەمە بووە هۆی ئەوەی کە هەواڵەکە گەیشتەوە بە کاک فەرەج بابان کە بەڕێوەبەرمان و پیاوێکی زۆر دڵسۆز و نیشتیمان پەروەر بووی مامۆستا فەرەج پێی وتوتی کاک دڵشاد وتنەوەی دەرسی لاتینی لەناو ئەم قوتابخانەیە کێشە بۆ تۆ دروستەکە یەکەم جار چونکە تۆ مامۆستای نامەوێ ئەم شتە کاریگەری لەسەر تۆ هەبێ. کاک دڵشادیش
وتی کاک فەرز قسەکە لەسەر سەرم بەڵام من خۆم هەر شتێ بێ خۆم تەحملیەکەم خۆم تەحملی ئەو شتەکەم لەبەرەوە شتەکە ئەەکەم بەس ئەو یعنی حاڵەتی نفسی زۆر زۆر خراپ بوو ئەو ساڵانە ینی من هەموو جارێڵم دڵشاد بە تەریقەیەکی ئینتیحاری ئەژیا یعنی شتی وای ئەکرد شتی وای ئەوت لە کۆڕ و کۆبوونەوە شتا بەرامبەر ڕموزەکانی نظامی ئەوسا یعنی خەڵگان و دیارەمە بەعسێ بۆی ئەوێنێوا بڵێ هەمیشە بیری لەوە ئەکردەوە کە چۆن بۆ خەڵکی ئیسپاتی کە کەوانیە و ئەوەش بۆ مای ئەوەی کە خۆی بکە بە پرۆژەیەک بۆ شەهید بوون یعنی زۆر زۆر حاڵەتی نفسی خراپ بوو زۆر وەزعکی پێ ناخۆش بوو لەلایەک کە وازی هێنابوو هاتبوو لەلایەکیش وەزعی کوردستان زۆر خراپ بوو بەس هەفتەیەکیش پێش گرتنەکەی وتی حکوومەت بە دوامەوەیە ئەزانم ئەگیرێم و ئەمانە ئەگەر گیرام بە هیچ جۆرێ نەچن بە ئەمن و مەمن و واستەشتم بۆ مەکەن چکە من مەلەفەکەم زۆر گەورەی لای حکوومەت ئەکی جارێکی کە نایەمەوە دەرێ نیوڕە من لە ماڵەوەم کە بە دەرگایی مەتەخکە ڕێ سلامێکی دەکەم جواب نایەوە ئیتر نەبینەوە بەڕاستی شەو خەمسە هاتو درەنگ هاتوانە حەلش مۆبایل نەبوو تەلەفۆنکەین دەوری ساعان و هاتوشێکی زۆر سارد بوو هاتە سڕ گرتنی سڕفتی کە شاو دڵشادیان گرتن بڵا تر بۆ گرتنیاوەتی وڵا نازم هادی سەماع دانیشتووی نێمە سێمن هاتون بە شوێنە وتی بەقاتەوە هاتوون لێسەلاماتەکە وەستاون تۆزێک وەستاون دواییان تەرشی کرد دەستی پەنجەی ڕاکێشاوەکی لێسەلاماتەکان بۆ لای دڵشاد وتی هاتووە وتیانە فەرمووستا دڵشاد بە عەرەبی پێم طبعاً 5 دقیقەیشمان بێتە لەم جێریان من ئەویشتوی باش هەستا بەس پامزێ وتبوو هەم ئەگەر نەهاتمەوە چاوەڕێم کێمەوە ئەگەر نهاتمەوە پارەی نێزەکە بم ئیتر طبعاً تا سەعانەوە ئەو دەوری سەعان حەوت بتانەوە دانیش نەگەڕا بۆ هاتمەوە ئیتر ئەو شوێنە تا بچین خوار بە خێزانەکەیمان و تواتینە سەرێ طبعاً دایک و باوکمان نەوت هەتا بەین لەسەربان بەستاین بەفرەباری زۆر بەفرەباری هەر نهاتوویتر لە درێژەی جێڕانەوەکەیدا شێرکۆ بێکەس دەڵێ هێشتا نەچوو بووم بۆ ڕاگەیاندن لە بەرگەڵ و ڕۆژێک کاک ملازم عومەر 6 لاپەڕی فلوسکاپی دامێوتی ئەمە بخوێنەرەوە کە دەستم کرد بە خوێنەوەی هەر تەواو سەرسان بووم راپۆرتێکی دوور و درێژی دڵشاد بە خەتی خۆی بۆ ئاسایشی گشتی کۆشکی کۆماری لە خواریشەوە وێنەی لێدرا بوو بە ڕێخستنەکانی کۆمەڵەوەیەتی ئەی خوایە ئەمە چییە؟ راپۆرتەکە باز لە کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان و ڕێخستنەکان بوو باش ئەمە بۆچی وێنەی لێدراوە بە یەکێتی مەبەست لەم راپۆرتە چییە؟ ئایا بۆ سەر لێشێواندنی ئاسایشی عێراقە یان چی؟ بەڵام وەختێ شەهید کرا من یەک سەر خەیاڵم چووە لای ئەو راپۆرتە ڕەنگە بیسبێتی یاریشی واترسناک لەگەڵ بەعزدا بکات باسیش ئەو گەمانە قوبوڵ ناکە دڵشاد نامەیەک ئەنێرێ بۆ دەرەوە لە نامەکە ئەنووسێ من هاتوومەتەوە و تەحملم نەماوە هەندێک لەی خۆشی ئەنووسێ بۆ ناوەندی کۆمەڵە کە بەدەمی پێیوتم بەس نامەکەی پیشان نەهات وتی نامەیەکم بۆ نووسیون کە من هاتوومەتەوە و خەریکی ئەدەبیات و وەزیفە و ژیانی تایبەتی خۆمە بم ئەوە حەزیش ناکەم لەم لەولا قسە بیلیسمەوە ئەو نامەیە لە فایلەکەیەتی ئێستا لێرە چۆن گەیشتۆتەوە ئەمن فۆتۆکۆپیەکی ئەو نامەیە لە فایلەکەیەتی لێرەکە حکمی ئەعدامی پێدراوە ئیتر ڕێواسی خوشکمەتی بیستم ناو خەڵکاڵێن دڵڕێمی کراوە بە دایک من پڕۆ تەڵبێ بە علیزێ بە ئەمنەکە بزان جوابمان چێن تا بە دایکمان وانەوە بەس من ڕۆ علیزێ بزان دڵشاد چی لاتوو هەفتەیەکم دایکم لەگەڵ خێزانەکەی ئاچوو وتیان مدیر ئەمن لێرە نییە هەفتەی دوم دایکم خۆی بەتێنیا ڕۆشتەوە منیش بەڕاستی و کاتم حەمات مەکرد لە شوڕتی سەرچنار بوو کە هاتمەوە ڕێواز لێرە وتی دایکم ناردە بۆ ئەمنەکە وتی چۆ لەوانەیە ڕۆژ دایکم ناوە تا ئێستا زان چی لاتوو بەڕاستی من لێمەرە هاتوون خۆمەوە گفتم من ناچم تۆزە چاوەڕێکە کە دایکم ناتۆ ئەنجا چم فقط لە دقەیەکی پێچۆ لە تارمەکەەوە ساوی دایکم هاتۆ بەگریام چیانتوم ڕانی کراوە لەبەرەوەی خاین بوو من کەسێک بۆ گێڕامەوە بەڕاستی ئێستا لە یادم نییە وازان حاکم بوو وتی کاسێتێکمان دەستکەوتووە لە ئەمنی عامە وەختێک کە دڵشاد ئیعدامەکەن خۆتان هەموو ئەزانن دڵشاد باڵا بەرز بوو ئاڵێ عەریفی ئەمنی خڕەڵەی پسکۆلەی ناشرین
ئەچێتە بەردەمی ئەڵێ ئەوێ ڕەمی بکە دەمانچە بنێ بەسەریەوە دەستی ناگاتە ئەڵێ ئەنزل ڕاستک ئەویش پێی ئەڵێ ئەمە لە کاسێتا تەرجیل کراوە ئەڵێ ئەنە دائیمە ڕاسی مەرفووە من هەموو وەختێ سەرم بەرزە ئەنجاویژی تر دوو گلانێ بەسەریەوە زۆریش بۆی گەڕای مێریمان زۆر زۆر بۆی گەڕاو لەگەڵانوەر و هەم زەزنان بۆ هاوڕێیانم من نەزانم ڕۆژێک کوژێم نەزانم تەرمەکەم لە سارایەک فرێدێ وا دەشێوێ ناناسرێ پێ نازانرێ تەرمی کامە قاچاقچێ پێ نازانرێ تەرمی کامە پێغەمبەر یاساقچێ هاوڕێیانم نامناسنەوە نەسیمای خۆشی نەدیوم نە باڵای قەت نەنەویوم نە هیوای پڕچاوی گەشم نەجێی زامێ شوێن ئەشکەنجەی نەخشەی لەشم نە ئەبڕۆی ڕەشی وریام نە دەمولێوی پڕ سەودام ناناسنەوە نامناسنەوە هاوڕێیانم نامناسنەوە بەڵام هەمیان بەتاسەوە ڕۆنە لاشی لە ساراکەوتوم لە یەکترێ پرسن بۆچی سەگی بێخاون و بێخانە سەگی برسی و دەرکراوی لانە لاشیان نەخواردووە بۆ دەمیان بۆ نەبردووە ئەی هاوڕێیان ئەگەر لاشم جێگەستەی سەگ بوو بزانن سەگی پۆلیسە گەستەی سەگی بۆرژوانی نەگریسە سەگی برسی گاز دەلاشی من ناگرن هەر ئەوەش هێشتومیەوە دوژمنانم بەرگەم ناگرن